سلێمانی ڕاستگەرگە سلێمانی معاملە ناکە بێژە بە ئەو نێکتەیوە بەڵام کەلارەکە کەمێ داعێنن و بەرجەکەن یەک بەریاکردن نایوەن خەڵی وەڵندیمانەیە بەخوا کیلۆی 8000 و 7000 نای خەڵ نایخوا بەیانیان شەبەقتین هەترتین لە غەرازمەراز تێنم بێرە و خەڵکەشتێ ئەیسێنێ قازە سێنێ بە تایبەتی قازە سێنێ مامریشکە سێنێ بەناو باخیانە بڕێکی قازمانەیە کیلۆی لە 7 تا دایە تا 11 شەیمانە قازی باش عەلیشمانەیەوە 7 کیلۆیسا ئەدێنە 7000 کیلۆی 10000 مامەگە پێم بڵێ ئەو چ جۆرەکەوەی کە بەدەستەوەیە و هەروە سعی چۆنیە ئەمە قەلی کوردیە کیلۆی بە 10000 هەیمانە ئەمە 1 ساڵە هەیە 2 ساڵ بە 14000 ئەمە یەک ساڵە بە 10000 مامر مانوشەیەوە تا مامر دانی 15000 مامری چاکبەر بۆ ناو باخە ئەتر ئەمانە کشتی ئەڕوا لێرە خەڵکی سێنێ زۆر بەش ڕاتب خۆرە ئەوەی ڕاتب خۆر بێت سێنێەوەی بارژ نێوە کەمی سێن ڕاتبەیشە کەمە بۆ کەمیوە پێم بڵێ خواستی گەرمیانەکان کەلارەکان لەسەر قەڵ و قازی کوردی چۆن چۆنیە و هەروها نرخی لا ئێوە چۆن چۆنیە بە دیایکراوی گەرمانەکان زۆربەی قازە خۆن قازە پاراگە عالێن قاز کیلۆی هەتا 11 ڕۆیە قاز بەس تایبەتی قازە خۆن قازی سا حالێن زۆر خەڵکی وا بۆ ناو باخی وا بۆ خواردنەی وا بۆ هەموو شتێکی وا قەل شەوەن و قەل زۆرتر زیاتر سلێمانی وە سلێمانی ڕاستگەرگە سلێمانی معاملە ناکە بێژە بە ئەو نێکتەیوە بەڵام کەلارەکە کەمێ داعێنن و بەرجەکەن یەک بەریاکردن نایوەن بەڵام سلێمانی بێژە بە هەرچەنەیوە نازانم مەسەڵەکە چییە مەسەلە سلێمانی بخۆرە باشە پێم بڵێ لە مەزەتخانەی کەلارەوە زیاتر کەی دیێنە ئێرە و هەروە تۆ پێم بڵێ بزانم کەی دەیت هەیە بە دایکراوی سەعات چەند دەیت ئێرە و چ جۆرێکت هەیە وەڵا بەیانیان تر لە دوای نێژوتین قازمانەیە مریشکمانەیە سۆنا هەیە هەموو شتێکەیە قەڵەشێرەیە ئەوەی خەڵک گەرەگەری هەیمانە هەموو شتێکمانەیە هەتی هەرکێش وە سعر خۆیەتی قازەوە کیلۆیە زەکشی بۆتە کیلۆ نەماوە ئەوە نییە بێژی کاکە وەدانە کیلۆی سەکەشی کیلۆ سلێمانی کردە کیلۆ قازە کیلۆیە مامرە وە جوودی 30 و 25 و 27 پێم بڵێ وای تۆ بە دیایکراوی چیشیە ئەوەی من قەلمەیە و مریشکمەیە و سۆنەمەیە و ئەمانەیەتر زیاتر کام جۆریان زیاتر خەڵکی خواچی لەسەرە کوردیەکە لە کشی باشتەی زە وەڵندیمانەیە خەڵی وەڵندیمانەیە بەخوا کیلۆی 8000 و 7000 نای خەڵ نایخوا خەڵک زیاتر حەزیە لە کوردیەکە یانگەرەکە لەبەرەوە بە جووە خێوکرێەوە ئەمەگەی چ ئاڵفە ئاڵف خۆ زین پرۆتینی خەڵک وەڵی حەزی لێ نییە زیاتر حەزیان لە کوردیەکەی خۆمانە کوردیەکەی سە قەلێکی کوردی 14000 قەلێکی مصلحە 7000 بۆ نمونە 9000 نایکە ئاوایە بازارێکمان بازارش مامرشێ هەر وەڵندیە مامرە وەڵندی بەخوات دنگی 6000 کوردیەکەی خۆمان جوودی 30000 25000 ئاوایە ئەمە خەڵک کوردی گەرە کشی کوردی هاوڵاتیان خەڵک زیاتر خواچی لەسەر قەڵ و قازی کوردیە بەڵێ وایە بە تاکید خەڵک کوردی کشی کوردیەخوا لەبەرەوە ئەو عنایەکەیدا ئاشش لە چشت هەر شۆرباگەشی یەک هینەکە خۆشترە لە کوردی لای ناخۆی وەڵندەکە عمل نایە ئەخەی دەبانێژی ماوەی مصلحەیە خەڵک کوردیەکەی گەرەکە کوینی بۆ چییە پارە ئەدا خەڵک شتێ زیاترەدا شتێ باشترەوە